بۆ یەکەم جار هەڵبژاردەی ماتۆڕسواری عێراق گەشتنە شاری سلیمانی و ئامانجەکەشی ئەنجامدانی پاڵەوانێتی وڵاتانی عەرەبە لە شاری سلیمانی. وەفدەکە لەلایەن بەرپرسانی نوێنەرایەتی سلیمانی لیژە ئۆلۆمپیک کوردستانەوە پێشوازیان لێکرا. دواتر یاریزانانی هەڵبژاردەکە نمایشێکیان لە ناو شاری سلیمانی ئەنجامدا. وەکو لیژنەی ئۆلۆمپی سلیمانی بە خێراتنمان کردوون، ڕێگەوبانمان بۆ دابین کردوون، شوێن و مەکان هەموو شتێک بۆ ئەم ماتۆڕسوارانە و بە هیواین پاڵەوانێتیکی عێراقی یان عەرەبی بێنینە شاری سلیمانی. هەر ئەو پاڵەوانێتیە ئەمان بەردەوامن بڵێن لە شار و دەوڵەتان و وڵاتانی عەرەبی و ئەمانە ئێمەمانەوێت ئەم جارە بینە شاری سلیمانی لەبەرەوەی کە سلیمانی شاری وەرزشکارانە، شاری بە پیرۆچوونی هەموو جۆرە وەرزشەکانە. ئەم وەرزشەش لە سلیمانیا تۆزە کەمە. هیوادارین هەم گەنجەکانمان هەم کۆمەڵێک خەڵکی تر بینە پێشەوە بووی کە بتوانن خزمەت بە شارەکەمان کرد لە ڕێگەی ئەم وەرزشی ماتۆڕسواریەوە. کاپتنی هەڵبژاردەی عێراق ڕای دەگەێنێت لە ڕێگەی ئەو سەقامگیری و بارودۆخە ئارامەی لە هەرێمی کوردستاندا هەیە یاریزانانی کورد بانگێشی هەڵبژاردەکە بکەین و بەرنامەی خۆشیان بۆ پەیام ئاشکرا دەکەن. أكيد إحنا عندنا إخواننا دراجين بسليمانية كابتن كروان. ئێمە هاتوین بۆ سلێمانی بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە براکانمان لە کوردستان و شاری سلێمانی. دەمانێت بۆ داهاتوو پێکاتێک بۆ هەڵبژاردەی عێراق دروستکەین کە یاریزانی کوردیش بەشدار بێ لەگەڵمان لەلایەن یەکێتی ماتۆڕسواری عێراقەوە. لە ماوەی ڕابردوودا چەندین وەفدی وڵاتانی عەرەب هاتوون بۆ کوردستان. ئێمە بەهۆی ئەم بارودۆخ و ئارامەی لە کوردستان هەیە دەمانێت فیستیڤالێک ئەنجام بدەین کە عێراق ببێتە خاڵی دەستپێکێک بۆ گەیشتن بە وڵاتانی تری جیهان. پاڵەوانەتی وڵاتانی عەرەبمان لە پێشەوەیە و دەمانێت بیخەینە شاری سلێمانی. بەهۆی ئەو بارودۆخە ئارامەی هەیە لەم شارە و لە ئێستاشدا ئامادەکاریەکان دەستی پێکردووە. وأمان كردستان وجمال كردستان هي فخر العراق إن شاء الله. يعني دوای دامەزراندنی هەڵبژاردەی ماتۆڕسواری عێراق بۆ یەکەم جارە سەردانی هەرێمی کوردستان بەتایبەتی شاری سلێمانی دەکەن و دەیانەوێت لە کوردستانەوە چالاکیان نێو دەوڵەتەکانیان ئەنجام بدەن و لە ڕێگەی یەکێتی ماتۆڕسواری عێراقیشەوە مەشق و ڕاهێنان بە یاریزانانی کورد بکەن. ئەردڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.